باس و خواسی گەرمی موچەخۆر و فەرمانبەران بابەتی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە و هەمووان چاویان لەو مافەیانە کە زاد لە 8 ساڵە لی بێبەشن. ئێستا لە ڕێگەی یەکەژمێریارەکانی گشت وەزارەتەکانەوە سەرقاڵی ئامادەکردنی لیستی موچەخۆرانن بە پلەبەرزکردنەوەەوە تا موچەی فەرمانبەرانی هەرێم هاوتای ناوەند بکرێت. لە 2016 بۆ ئێستاکانە لە کەمترین حاڵەتە مەسەلەن کارمەندێک وەرگرین بە میسال 2 پلەبەرزکردنەوەی وەستاوە. تاوان 2 پلەبەرزکردنەوە زۆرە کە ئەگەر لەگەڵ علاوەکانە لێشی بیتەوە مەبلەغێکی زۆر دەرەچێ بەڕاستی کە ئەمە کاریگەری لەسەر بژێ و لەسەر ژیانی و کەسە دروست دەکات. شارەزایانی ئابووری دەڵێن ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران کاریگەری نەرێنی و خراپی کردە سەر دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەگشتی و موچەخۆران بەتایبەت. دەخلی تاکە کەسی کۆمەڵگای خۆمان کەمی کرد کە دەخل کەمی کرد خواست کەمی کرد کە خواست کەمی کرد لە بازارە بەڕاستی بێکارێکی زۆر بوو. ئەبینن کە لە ساڵی 2016ەوە ئەو ینی چالاکی ئابوووریەکان بۆ ڕادەیە زۆر نەبووە. تۆزە چالاکی ئابوووریەکان زۆر بوو، دوای مەعاشدا ئەمە دوای چالاکی ئابوووریەکان کەمە بووە. واتە ڕاستەوخۆ ینی کاریگەری خستە سەر بەرزکردنەوەی ڕێژەی بێکاری و هەروەها بەرزکردنەوەی هەژاری و هەروەها دابەزینی دەخلی تاکە کەس. شارەزایانی یاسا دەڵێن حکومەتی هەرێم بێ پاڵپشتی یاسا و ئارەزومەندانە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی ڕاگرتووە و بۆش پێشێلی زەقی دەستوری عێراقی کردووە و دەبێت پارەی نەدراوی پلەبەرزکردنەوەکان بگەڕێنێتەوە بۆ فەرمانبەران. بە دڵنیاییەوە ڕاگرنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران هیچ پاڵپشتیەکی یاسایی نەبوو، بەڵکو بە پێچەوانەوە پێشێلکاری چەند مەبدەئی بوو لە دەستوری عێراقی لەوانە مەبدەئی فەسلی سوڵوتات کە ڕێخستنێکی بابەتێکی لەو جۆرەی داوە بە سوڵتەی تەشریعی کە پەرلەمانە، بەڵام حکوومەت هاتووە ئەم بابەتێکی یاسایە بە بڕیاری ڕاگرتووە و کۆی ئەو یاسا و ڕێسا کارپێکراوانەی هەیە سەبارەت بە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران لە یاسای خزمەتی خانەنشینی ژمارە 24 لە یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 22 بە هیچ شێوازێ دەسەڵات نەدراوە بە حکوومەت بە ئەنجومەنی وەزیران کە بتوانێت قەرارێکی لەو شێوەیە دەربکاتوە مافێکە بە یاسا و بە دەستور دراوە بتوانێت ڕای بگرێت. لە ساڵی 2016ەوە بە پاساوی خێرانی دارایی حکومەتی هەرێم پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە و سەرباریەوەی چەند جارێک ناڕەزایەتی فەرمانبەرانی بەدوای خۆی دایەنا و سکاڵای یاساییان دژ حکومەت تۆمار کرد، بەڵام بێسوود بوو. تا ئێستاش دیار نییە ئاخۆ پارەی ساڵانی ڕابردوو کە بە زیاتر لە 5 تریلیۆن دینار دەخەملێرێت حکومەت دەیداتەوە فەرمانبەران یاخودنا. ڕزگار جەبار کێنێت سلێمانی.